ڕۆژی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 یەکێکە لەو ڕۆژانەی کە لە مێژوو نەستی کووردا بە هەمیشەیی دەمێنێتەوە و وەک بەرهەمی سەرکێشی و ملنەدانی بەشێک لە سەرکردەی لایەنەکان بۆ هۆشداریدان و ئامۆژگاری نێوخۆی و دەرەکەی لێی دەڕواندرێت. ڕۆژی 7 حوزەیرانی ئەم ساڵ لە کۆبوونەوەی سەرۆکی پارتی و جێگیری یەکەمی سکرتێری یەکێتی و سەرۆکی ئەنجومەنی سیاسی و جەماوەری یەکگرتووی ئیسلامی و ژمارەیەک بەرپرسی پارتەکانی دیکە بێگەڕانەوە بۆ پەرلەمان وەک مەرجەعی یاسایی بڕیار لە ئەنجامدانی ڕاپرسی بۆ سربەخۆی درا. لە بەرامبەریشدا لە نێوخۆدا کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە دەرەوەش ئەمریکا وەک گەورەترین وڵاتی جیهان هۆشداریان لە ڕاپرسی بێزەمینەسازی و مەترسی لە دەستچوونی دەستکەوتەکانیاندا. ڕاپرسی ئەنجامدرا و دەرەنجامەکانیشی وەک لایەنە نێوخۆیی و هەرێمی و نێودەوڵەتیەکان پێشبینیان کردبوو وا دەرچوو لە بری سوود بەزیان بەسەر کورد داشکایەوە. لە قۆناغی بانگەشە بۆ ڕاپرسی سربەخۆییدا ئەو لایەنانەی بۆ بڕیاردان لە ڕاپرسی کۆکرابوونەوە لە هەندێک شوێن ڕاست و چەپی بارزانیان دەگرت بۆ ئەوەی لە سەروەت و سامانی خەڵکی کە پارتی بەهۆی بەشداریانەوە دەیبەخشێ لایەنە بەشداربووەکان زیاتر بەهرەمەند ببن. ئێستاش کە دەرەنجامی ڕاپرسی بەم شێوەیە کەوتۆتەوە هیچ کەس و لایەنێکیان ناچنە ژێرباری شکستەکەەوە و بارزانیان کردوتە سەرپاڵ و هەرچی ئەگەری کاردانەوەی سیاسی و یاسایی و مێژوویە ڕوولەوە. بە پێی واقیعی دیار و بۆچوونی چاودێران ئەگەر هەریەکە لە یەکێتی و یەکگرتووی ئیسلامی وەک دوو لایەنی سەرەکی بەشدار لە بڕیاردانی ڕاپرسی پشتیوانی بارزانی و پارتیان نەکردایە ڕاپرسی بێزەمینەسازی ئەنجام نەدەدرا و هەموو ئەو نەهامەتی و شکست و خاک لە دەستچوونەش بەسەر کوردانە دەهات. دوای 16 ئۆکتۆبەر پارتی و یەکێتی بەشێک لە لایەنەکانی دیکەی بەرەی ڕاپرسی بۆ پەردەپۆشکردنی لێکەوتەکانی ڕاپرسی ڕاستەوخۆ دوای دەرکەوتنی بەشێک لە دەرەنجامەکان کەوتنە تۆمەتبارکردنی یەکدی. پارتی یەکێتی بە خیانەتکار و لێدانی چەقۆ لە پشتەوە تۆمەتبار دەکرد. یەکێتیش پارتی بەوە تۆمەتبار دەکرد کە شینی ئەو بۆ بیرە نەوتەکانی کەرکووک و مووسڵە. دوجار وای لێهات پارتی شنگال و مەخموری بە هەمان شێوەی کەرکووک لە نیوە شەوێکدا چۆڵ کرد. لایەنی دیکەشان لە بری ئەوەی داهێنان بکەن لەوەیدان بە هەڵە و شکستی سیاسی خۆیاندا بنێن و سەر لە نوێ بە بڕیارە سیاسیەکانیاندا بچنەوە و داوای لێبوردن بکەن بە دەفتەری قەرزە کۆنەکاندا دەچنە و پەلاماری باڵای بەرزی چیاکان دەدەن.